هەمیشە کۆڵبەران و ژیانی کۆڵبەران پڕن لە ئازار و پڕن لە چیرۆکی جیاواز کە هەوێنی بەرەمهێنانی چەندین فیلم و چەندین کاری سینەماین. ئەمڕۆ بە شێوەیەکی جیاواز یاخود بەرەمهێنانێکی جیاواز لەسەر ژیانی کۆڵبەرانەکەین، بەڵام ئەمجارە چیرۆکەکان یاخود گێڕانەوە لە زاری خانمان یاخود لە زاری ژنانەوەیە. فیلمی کوێستان لە ڕوانگەیەکی ژنانەوە نوێترین بەرهەم یاخود نوێترین کاری دەرێنەر بەڕێز ڕێبوارە کە ئەمڕۆ لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانە و زیاتر قسە و باز دەربارەی فیلمەکە و چیرۆکی فیلمەکە کەم کاک ڕێبوار بەخێرهاتی سەرچاو. کوێستان لە ڕوانگەیەکی ژنانەوە مانای چییە؟ زۆر کاتێک باسی کۆڵبەری ئەکرێت یا با بڵێم باسی چیرۆکی کۆڵبەری ئەکرێت، ئێمە بێگومان فیلمایەک زۆر دروستکراون، بەتایبەت دۆکومنتاری سەبارەت بە ژیانی کۆڵبەران. ئەم فیلمانە ئێمە زۆرتر لە زمانی ئەو کۆڵبەرانە بیستمانە کە چەنە بە عەزیەتن ئەو کۆڵبەریەکەن، چەنە ئەبێ بچن بەڕێیە تا کۆڵەکە وەربگرن، بیگەێنن بە ئەو شوێنەکە ئەبێ کۆڵەکە بیانەوە بە ساحیب بار و هەروەها ئەو مەینەت و ئازارەکە ئەو کۆڵبەرانە ئەیکێشن لەو مەسیرەدا. پێم وابوو کاری زۆر لەم کراوە بەم جۆرە. شتێکتر کە من دڵنیا بوومەوە لەسەر ئەوەیە، پێم وایە زانیم کە چیرۆک و کۆڵبەری 20 لە سەدی لە چیاکانە، 80 لە سەدی لە ماڵەکانە بەڕاستی. ئەو دایکەیە کە چاوەڕوانی گەڕانەوەی کوڕەکەیەسی، ئەو خانمە کە چاوەڕانی گەڕانەوەی شوەکەیەسی، و هەروەها ئەو خۆشەیە کە چاوەڕانی گەڕانەوەی براکەیەسی لە کۆڵبەری. ئامانە ئەو کاتە کە ئەو کەسانە هەن لەسەر چیاکان و خەریکی کۆڵبەرین، ئەمان لە ماڵەوە ئەبێ ژیانیان چۆن بێت. سەبارەت بە کاریگەری کۆڵبەری لە ناو ماڵەکانە، ئەو کۆڵبەرەکە تێتە ماڵ چه کاریگەریەک دانت لەسەر ژیانی کۆمەڵایەتی ئەو بنەماڵێ. ئەمانە شتایەک بوون کە بەڕاستی منی ئازیەتە کردیانە. من بەدڵنیایی و بێژم ژیانی کۆڵبەرەکانم لەسەر چیاکان وێڵ کرد و هاتمە ژیانی ئەو خانمانە، ئەو بەداخەوە ئەو مناڵانە کە بەو کەلتورە گەورە بن. بەداخەوە ئێمەی کورد شایانی ئەوە نین کە کۆڵبەری ببێتە کەلتوری ئێمە، و بەداخەوە بەبوونەی شەرایەتی ئابووری ئێمە بینین کە کۆڵبەری ببێت، یانە هیوادارم کە نەبێت، بەڵام خەریکە ئەبێتە پێناسەیەک بۆ کورد. و ئەبەڕاستی ئێمە شایانی ئەوە نین و پێم وایە ئەم فیلمە مەترس هۆشدارێک بوو بە ئەوە کە با ڕابگرین، نەیەکی گەورە بە کۆڵبەری بین. کۆڵبەری هەر ئەوە نییە کە کەسانێک لە سەرما گیانی خۆیان گیانی ئازیدی خۆیان بەختەکەن، بەڵکو گیانە ئەزیزتریش لە ماڵەوە هەیە کە بەڕاستی ئەگەر گوێ پێ نەدرێ ئەوانیشان لە مەترسی و خەتەر. زۆر باشە. چی وای لە کردی کە ئەم فیلمە بەرهەم بهێن؟ پرسیارێکی زۆر باشە. بۆ منون ئەم فیلمەمە دروست کرد. من لە محیتێک ئاژیم، لە هەمە لە شوێنێک ئاژیم کە ڕۆژانە کۆڵبەر ئەبینم لەبەر چاوما، ئەبینەوە بە بگرە ئازیزەکانم نزەکانی خۆشم، ئەو کەسانە کە سەبێژین لە شە من خۆم خەڵکی شارچکەی دزڵیم لە هەورامان، ئەوانیشە خەریکی کۆڵبەرین. و بەداخەوە ئێمە ساڵ نییە خەبەرێکی ناخۆش نەویسین سەبارەت بە ژیانی کۆڵبەران. و ئەم شتانمە ئەم ئێش و ئازارانمە کە ئەبینی نەماتوانی کە من دانیشم سەبارەت بە جوانی هەورامان فیلم دروستکەم، سەبارەت بۆ شتانە دروستکەم کە هەموو شتێک جێگەی فەخر و شانازیە، کەلتورە جوانەکەمان، هەڵپەرکەکەمان، هەموو شتێک. بەڵام ئەم ئێش و ئازارانە وا بە توی هۆنەرمەند واکە کە باشە ئەوانیشە هەیە، بەڵام ئەمانیشە هەیە. من بەڕاستی ئەو فیلمانە کە سەرنجم سەرخستون و ئەو فیلمانە کە بەرهەمم هێناون زۆرتر باسی کێشە و گیر و گرفتەکانی میلەتەکەمانە کات. لەوانەیە کە فیلمێکی پێشووترم کە دەنگدانەوەی باشی بوو سەبارەت بە دیاردەی کۆچوەری بوو، ئەمیش کە کۆڵبەری بوو. یعنی ئەو شتانە کە من ئەم بینی و لە ناخۆ ئازارمی ئەدا بوو بە فیلمێک بە ناوی کوێستان لە ڕوانگەیەکی ژنانەوە. زۆر باشە.
سیناریۆی فیلمەکە بۆ خۆت کارەتیا کردو و نووسیوتە؟ خات و کوردستان من خۆشبەختانم فیلمسازێکی مستەقلم یا توانین بێژین فیلمسازێکی سەربەخۆ یا ئیندیپەندنت کە خۆم لە کاری دەرهێنانەکەم، کاری دەنگ هەڵگریەکەم، کاری مۆنتاژکە ناکەم، بەڵام کاری وێنەگری فیلمەکەیەکەم. زۆربەی کارەکانی خۆمەکەم بە بوونەوە کە هیچ پەلەیەکم نییە بۆ دروستکردنی فیلمی من دکۆمنت سازم، فیلمی دکۆمنت دروست دەکەم، بە بوونەوە فیلمەکەشم ئەم فیلمەکە ئەلئان ئێوە ئەیبینن و پلانەکانی بڵاوە بێتۆ لێرە نزیک بە 4-5 ساڵ من کارم بۆ کردووە. هیچ پەلەیەکم نابێت بۆ دروستکردنی فیلم، کاری سناریۆ و تەسویر و دەنگ و دەرهێنەری هەموویان خۆم کردووە. ئەزانم چیرۆکەکان هەمویان چیرۆکی تراژیدین، بەڵام حەزەکەم چەند چیرۆکێک یاخود ئەو بابەتانە و چیرۆکانی کە تۆ لە ناو فیلمەکەتە زیاتر ئەتەوێت پیشانیان بی چین، یاخود ئەو چیرۆکانەی کە زۆرترین کاریگەریان لەسەر خۆت هەبووەکو دەرهێنەر. خات و کوردستان کاتێک کە تۆ دایکێک ناو فیلمەکە هەیە ئەبینی کە دایکێکی بە ساڵاچوو وێنەی کوڕەکەی لە سینە هەڵەگرێت و فرمسکەکانی نایەڵێت کە قسەکات، وازانم ئەتر لەوە زیاترمان نییە کە بە کوڕەکەی کە ڕۆیشتووە، بەڵام ئەم دایکە ماوەسە و یەک دنیا بیرەوەری ناخۆش و تاڵ. ئەمە هۆشداریەکە بۆ خۆمان، بۆ ئێمەی کورد بە لێراوم لە شارشە جوانەکەی کورسات بڵێم کە بەڕاستی لە شوێنەکە بێ ڕابگرین. کۆڵبەری نەریتی ئێمە نییە، کۆڵبەری کەلتوری ئێمە نییە، بە لە شوێنەکە بێ نەیەکی گەورە بۆ و ساحب سەرمایانە بڵێن کە ئێمە بۆ کۆڵبەری دروست نەکراوین. کاریگەریەکانی کۆڵبەری بە تایبەت کاریگەری کۆمەڵایەتێکیان زۆرن لەسەر مرۆڤ، بە تایبەت بنەماڵەکانە. من هەوڵم داوە لەم فیلمە نزیک بۆ و کاریگەریانە بمەوە کە هەر بۆ جۆرەکە وتم 80% کۆڵبەری لە ماڵەکانە، 20% لە شاخەکان و چیاکان. زۆر ڕاستە. چەندین ساڵە کار لەسەر ئەم بابەتە ئەکرێت، چەندین فیلمی دوکۆمنتاری، چەندین چیرۆک، چەندین تەنانەت پرۆگرام و با بڵین دیداری تایبەتیش کراوە لەسەر ئەم بابەتە. هیچ گۆڕانکاریەک هەیە، هیچ با بڵین فەرقی کردووە ئەو یعنی ئەم بابەتانە، ئەم فیلمانە، ئەم هەموو با بڵین کاری کە ئەکرێ هیچ کاریگەریان هەبووە؟ خات و کوردستان من پێم وایە ئێستا کە لێرا دانیشتوم ئەتوانم بڵێم کە بەڵێ کاریگەریەکە بووە، بەڵام نەک بە شێوازێکی زۆر بووە کاریگەریەکە کەمتر، بەڵام ئەو شتە کە بەداخەوە ئێمە گیرۆدەین باسی ئابووری ناوچەکەی کاتێک کە تۆ ئیشێک نەبێت بۆ کارکردن، کاتێک کە سەرچاوی ژیان لە شوێنەکە دابین نەبێت، ئەم میلەتن حەقیانە ێژە ئێمە ئەگەر ئەمە نەکەین چی بکەین؟ شەرمەندەی ژن و منداڵ دەبین. ئەوەیە کە من پێم وایە هەر کۆڵبەرێک کارێکتر بکات، هەر کارێکتر بکات، هەر کارێکی شەریفێکتر بگرە کرێکاری بکات، کارێکتر بکات، بەڵام کۆڵبەری نەکات. پەیامی من ئەوەیە کە بەڕاستی نەهێڵین کۆڵبەری لەمە زیاتر پەرێ پێ بدەین، با لە شوێنێک و ڕای بکرین. زۆر باش. پێم خۆشە بزانم ماوەی فیلمەکە چەندێکە و ئێستا لە چ قۆناغێکایە و چۆن ئامادەیەکی بۆ نمایش و لەکوێ نمایشێکی؟ خۆشبەختانە کاری فیلمەکە تەواو بووە. فیلمەکە 20 خولەکە، 22 دخولەک. کاری لێراوە بێ ئاماژە بەم کاری مۆنتاژەکەی کاکتۆفێق ئەمانی کردوێسی لە شاری سنەکە لێراوە سڵاو ڕێز و حورمەتمان هەیە بۆ کاکتۆفێق. کاری دەنگەکەی لە تاران کراوە و هەروەها بەشداری ئەوڵین بەشداریکردنی لە فستیڤالەکانی دەرەوەی ئێران لە وڵاتی فەنلاندا بوو، لە وڵاتی بوو بە خەڵاتی تایبەتی ئەو فستیواڵی وەرگرتووە ئالان لەو فستیواڵ. زۆر باش. ئاماژەت بۆیە کە بۆ خۆت تێکستی فیلمەکانی خۆ دەنووسیت، خۆت زۆرترین کار لە بەرهەمەکانی خۆتاکی، ئەمە بۆ خۆت پێت خۆشەوا بێ حەزەکەی کارەکە جێپەنجەی خۆتی پێوە دیار بێیان هی ئەوەیە کە تۆ پێویستە بە کاتێکی زۆرتر هەیە بۆ ئەوەی کە ڕەنگە ئەگەر خۆت بیت خۆت بتانی بەرگەی ئەو هەموو ماوەیە بگری؟
زۆر ڕاستە من لە واقع لە سەرەتاوە مەجبور کرام کەم ئەم جۆرە فیلم دروستکەم تیمێک لەگەڵمان نەبوون کە بتوانین یا بێژم دەرفەتی ئەوە نەبوو کە من بتوانم وێنەگەر بگرم دەنگ هەڵگر بگرم ئەکتر بگرم ئامانە و ئەبێ پرۆژەیەکی بەوە بە کەسێکیش پاڵپشتی و لایەنی مادی و تۆ تامین کا بۆ ئەم کارە کاتێک ئەمە نەبێت ئێمە کە خولیامان سینەمایە و هۆگری سینەمان ناتوانین کە دانیشین و کە بێژین ئێستاکە ئێمە پاڵپشتی مادیمان نییە ئێمە کە ناتوانین وێنەگر بگرین دەنگ هەڵگربوونەوە یاوە کەسانێک کە لە پاڵپشتی و بکەین پس خۆمان ئەی خۆمان هەین خۆ بۆ بنێ ئەوە من بڕیارمدا لەگەڵ خۆمان لە هەموو شتێک کەمێکی فێر لە وێنەگەریە فێر بم لە دەنگ هەڵگیریا فێر بم لە دەرهێنەریا فێر بم ئەم شتانە بێگومان هەردانێکیان بۆ خۆی دنیایەکەوە بۆ هەردانێکیان ئەبێ کاتی دابنی تو عمرێک سەرفیاوەکەیت بەڵام ئەکرێت تۆ شتێکی چی لێ فێر بیت هەمویان قەت ناتوانانی تا لە سەحێکی باشە تا ئاخر ببێت بەڵام ئەتوانی تا ڕادەیەک فێریان ببیت تا ئەتوانی ئازمونیان بکەیت هەم ئەم ئازمونە یەواشیاش ئەبینی کە دڵ جرئەتت پێ ئەدات کە فیلمێک دروست بکەیت ڕاست ئەمە تەئسیر ناکاتە سەر کوالیتی کارەکە بێگومان تەسیر دانێت بێگومان تا وەڵام بۆ جۆرە من ئەلان کە ئەم کارانمە کردووە وا هەست دەکەم بەم جۆرە ڕەحەتترم بەم جۆرە ئەمزایەکی منی لە پشتی ئەم کارەوەیە فیلمێکە یانە فیلمەکانی من ئەلان لە کە کاتێک گشتیان نەبینی فیلمێکتر ببینی ئەگەر هینی من بێ ئەزانی ئەژەم ئەم فیلمی ڕێبوارە یانە بە جۆرێک پێناسی خۆت لە پشتی فیلمەکانەوە دیار زۆر باشە حەزەکەم بزانم ئەو بابەتانەی تر کە تۆ وەکو دەرهێنەرێک تەرکیزی خەیتە سەر و کاری لەسەرەکی ئەو بابەتانە چینیان ئەوانەی کە پێشتریش کردوتن بەڕاستی ئەم فیلمەمە کە دروستکرد سەبارەت بە ژیانی کۆڵبەران بەڵام لە ڕوانگەیەکی ژنانەوە چای منی باس کرد لە ژیانی ژنانی نیشتیمانەکەمان کوردستان یانە ئەگەر بم هەوێت فیلمێتر دروستکەم حەزەکەم نزیک بمەوە بە دنیای ژنانی و ئەو گیر و گرفت و مشکڵاتی کە خانمان وە ژنانی کۆمەلگا بەتایبەت کوردەواری خۆمان لەگەڵ یا ئامێتە بوونە و بەڕاستی ڕەنجە کێشن لەو هینانە حەزەکەم ئەگەر فیلمێک دروستکەم سەبارەت ببێتەوە دووبارە لەسەر ژیانی خانمان و گیر و گرفتەکانی مشکڵاتی خانمانی خۆم بە هیوای سەرکەوتن سوپاس دەکەم کەم ئێوارێ لە پرۆگرامەکەمان ئامادە بووی زۆر بەڕێز کاکڕێ بوار دەرهێنەر سوپاس دەکەم جارێکی تر بەخێر هاتی زۆر سپاس بۆیەوە و شاشە جوانەکەی سپاس بۆ تۆ زۆر سپاس